ئەم کێکە ئەوەندە ئاسان و خۆشە و لە هەمان کاتە تاو ئیسفەنجیە. پێویستم بە ئەم گیراوانە یاخود ئەم میکسانەی کێنتە بێت و لەگەڵ کرێمشانتی دانەیەکی ئاوە دەکڕی 5 دانە بیکین پاودەر بە دیاری وەردەگری و لە هەمان کاتە پێویستمان بە زەیتی کێن دەبێت و لەگەڵ 2 دانە هێلکە و لەگەڵ 1 پەرداخ ئاو و لە هەمان کاتە ئێمە 2 دانە هێلکە کاکەینە ناو قاپەکەمانەوە و 1 کیسە ڤانێلاکی بۆ زیاد دەکەین ئەتوانی ڤانێلاشی تێنەکەیت و پاشان پێویستمان بەمە دەبێت لە میکسەری بدەین و کە لە میکسەرماننا پێویستمان بە زەیت ئەبێ بۆی زیاد بکەیت. زەیتەکە نیو پەرداخ کەمتر زەیتی بۆ زیاد دەکەین لە پشتی کارتۆنەکە نووسراوە کە چیت پێویستە و دواتر گیراوەکە دەکەینە ناوی و لەگە پەرداخە ئاوەکە و هەمووی جوان میکسەکەین و پاشان پێویستمان بەم سپڕایانە ئەبێ لە ژێر ئەو سینی کە هەمەدای دەنێم بۆ ئەوەی کێکەکەم پێیدا نەنووسێ دواتر ئەیکەمە ناو فڕن بە پلەی 180 تاوەکو 30 خولەک و من نامەوێت کێکەکەم زۆر بەرز بێتەوە بۆ یەکردمە ناو ئەو سینیانە و لە هەمان کاتە پێویستمان بە کرێمشانتیە وەکوتم لە کارتۆنێکا 2 کیسە کرێمشانتی تێدایە 1 پەرداخ شیر یاخود ئاو ئەیگریتەوە بەڵام پێویستە شیرەکە یاخود ئاوەکەت سەر بێ کە 5 دانە پیکین پاودەر بە دیاری وەرەگری سێریکەن کێکەکەم هیچ بە ژێری سینیەکەمان نەنووساوە. کێکەکە دانێتەوەکو سار دەبێتەوە چکە گەر هات و کێکەکەت گەرم بۆ کرێمشانتیت کرد بەسەریا ئەو کاتە کرێمشانتەکە دەتوێتەوە و دواتر هەر جۆرە شوکۆلاتەیەک پێت خۆش بوو ئەتوانی بیکەی بەسەریا من ئەم جۆرە دەنکانم هەبوو و پاشان سۆسی کێنتم هەیە کە هەر یەکی و بەتامێکە بەتامی فراولا بەتامی کەرەمێل بەتامی بندوق بەتامی شکڵاتە بەتامی شکڵاتی سپی هەمووی هەیەە بەم شێوازە دەرەچێت تاقی بکەنەوە دڵنیان بە دڵتانە بێ و ئەشتوانن 2 کێک بکەنە سەر یەکتر ئەگەر حەزت لێ بوو کێکەکەت بێگومان هەندێک ئەستورتر بێ ئەتوانی بەم شێوازەی من بە 2 قاتیش دای بنێ هیچ کێشەیەکی نییە و لەم لاشەوە قاوەیەکی کێنت ئاماداکەم کە 3 in 1 تامێکی هەسا بڵی خۆش و تایبەتی هەیە تەنها تۆ لەسەردا ئاوی گەرمی تێ بکەیت و بێگومان دڵخۆشیشم کە بەرهەمەکانی کێنت بەکارهێنم چونکە ئاسانکاری بۆ ئێمەی خانم زۆر کردووە. ئەنجا لەگەڵ قاوەیەکی کێن بێ ئێوە ناخۆش دەرەجەیەەکە.